2020 ساڵێکی دژوار بوو بۆ ئابووری جیهان. ڤایرۆسێک چۆکی بە گشت یەکتەرەکان دادا. هەرێمی کوردستانیش بەدەر نەبوو لەم پەتایە. لە ماوەی ئەم ساڵەدا حکومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵەی لەگەڵ دۆخەکەدا کردووە. ئەگەر دۆخەکە بەم شێوەی ئێستا نەبوایە 5,000 کۆمپانیای بیانی بە نوێنەرایەتی 20 وڵات پەیوەندیە بازرگانیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان دەبردا قۆناغێکی نوێوە. لە ماوەی ئەم ساڵەدا کام سێکتەرە زۆر زیانی پێگەیشتووە. پلانی نوێ بۆ ساڵی داهاتوو چییە؟ حکومەت چه هەنگاوێک و چ ڕێکارێک دەگرێتە بەر بۆ ئەوەی لەم قەیرانانە دەربازی بێت؟ لە بوجانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. ساڵی 2020 ساڵێکی تەواو جیاواز بوو بۆ جیهان. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ژیانی بردا قۆناغێکی نوێوە. هەموو هەوڵەکان بۆ ئەوە بوو کۆنتڕۆلی ئەو ڤایرۆسە بکرێت. ئەمەش بووە هۆی زیانی ملیارەها دۆلار بە گشت یەکتەرەکان. هەرێمی کوردستانیش بەدەر نەبوو لەم زیانانە. لە وەزارەتی پلاندانانەوە دەست پێ دەکەم دەپرسم لە ماوەی ئەم ساڵەدا کار و پرۆژەکانیان وەستاندووە یاخود دەرچێکی دیکەیان دۆزیوەتەوە بۆ ئەوەی پرۆژەکانیان بەردەوام بێت. ئەو کار و چالاکیە گرنگانە چی بوو لە کابینەی نوێم وەکو وەزارەتی پلاندانان جێبەجێتان کردووە؟ کۆمەڵێک پرۆژەی استراتیژیکە وەستا بوون و کاخود جێبەجێ نەکرابوون و ئەوانە ماخستەوە بەرنامەی کاری حکوومەتەوانێک کە زیاتر لە 50 پرۆژەی گرنگ کەوتەوە باری جێبەجێکردن لەسەر ساسەری وەزارەتەکانە کە ئەمانە زۆربەی پرۆژەی ڕێگەوبان بوون، پرۆژەی کارەبا بوون، پرۆژەی دروستکردنی سایلۆ بوو، پرۆژەی خزمەتگوزاری بوون کە ئەمانە دەدارن لەم پرۆژانە پرۆژەی استراتیژی بوون جگە لەو 50 پرۆژەی کە ئاماژەم پێکردوانە کە ئێمە توانیمان هەر لە دەستپێکی کابینەی نوێمانە تا مانگی سێ تواریمان زیاتر لە بڕی 210 ملیارد دینار سەرف بکەین خرج بکەین بۆم پرۆژانە کە خۆشبەختانە هەندێکیشان هەر لەم ساڵە لە ساڵی 2020 تا تەواو بوون و هەندێکیشان لە بەرنامەیان کە تەواویان کەین. ئەم پرۆژانە کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگ بوون ڕاستەوخۆ خزمەتگوزاری ئەگەیان بە هەرێمی کوردستان و بە تایبەتی بە ئابووری هەرێمی کوردستان پارەیەکی وا بڕێکی ئاوا سەرفکردن لە پرۆژەکانە دووبارە کەرتی تایبەتی بە شێوەیەک لە شێوەکان بوژاندەوانێ. بەس بەداخەوانێ لە مانگی سێوانێ و بە بۆنەی پەتای کۆرۆناوانێ هێواشیە کەوتەوە پرۆژەکان دووبارە کەس بوونەوە لە جێبەجێکردنا بەس ئێستش دووبارە دەستیان کردوەوە بەکارکردن بەرنامەیەکمان داناوە کە هەندێک پارەمان سەرف کردوەوە بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە کە یەکێک لەو پرۆژانە پرۆژەی ڕێگەی ڕۆڤیا گۆپاڵ بوو کە خۆشبەختانە تەواو کرا و پرۆژەکانی کەش کە ئاماژەمان پێکرد لە کابینی نوێمان دەستمان پێکردوانێ ئەوانش لە نهایەتی ئەم ساڵ و لە بیدایەتی ساڵی 2020 تەواو دەبن. بۆ نمونە پرۆژەی کەلار کفریە کە تەواو دەبێت، پرۆژەی کەلار دەربەندی خانە کە ڕێژەیەکی زۆر باشتری جێبەجێ دەکرێت چکە دووبارە هەمدیسپانی بۆ تەرخان کراوەتەوانێ. پرۆژەی سایلۆکانن، سایلۆی کەلار تەواو دەبێت، سایلۆی قوشتەپە تەواو دەبێت، سایلۆی دهۆک لە نزیکی تەواو دەبوون دەبێت احتیمالە کۆتایی ساڵی 2020 تەواو بێت. ساڵی 2020 بۆ تەواوی وڵاتانی دراوسێ و ناوچەکەش ساڵێکی خورس بوو. ینی سەرڕای ئەو قورسی و ئەو توانەمادی کەمەی کە لەبەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. یعنی دەتوانین بڵین دەچاو خۆشیە ئەم پرۆژە گەورانە کە ئەنجام درراوە شتی گەورەتان ئەنجام داوە ینی کاری باشتر کراوە لە 2020. ئێمە استراتیژێتێک هەیە کە لە لانی سەرۆکی حکوومەتەوە دانراوە. سەرۆکی حکوومەت هەر لە دەستپێکی کابینی نوێموانێ و هەتا لە کاتی قەیرانەکانیشات جەخت لەسەر یەک خاڵ دەکاتەوە مەکە مە ڕوانگەیەک یاخود ڕوویایەکی استراتیژی جەنابی سەرۆکی حکوومەت و کابینەکەشە. ئەویش ئەوەیە کە ڕۆڵی حکوومەت تەنها پێدانی موچە نییە. حکوومەت هەر ئیمکانێتی کە لە بەردەستیدا بێت ئەوەی کە بتوانێت ئەوە تەمینی موچەی پێ بکات بتوانێت بیکات بەس ئەمە هەموو ڕۆڵی حکوومەت نیە. حکوومەت دەبێت بتوانێت بە هەر شێوێک لە شێوەکانی تریش بێت بیئەیەک فراهەم بکات کە بتوانین پرۆژەی خزمەتگوزاری بە هاوڵاتیانش بکەێنێت. جا ئەمە ئەوەیە چکە ئەگە بەس دابینکردنی بوونچە بێت وەکو ئەرکی سەرۆکی حکوومەت خزمەتگوزاریەکان کە نەکرێت ئەوە بە هیچ شێوەیەک نە وڵات گەشە دەکات نە هاوڵاتیانی کەش سوودمەند دەبنوانە. گەشتبینن لە ساڵانی داهاتوو مەسەلەن کۆمەڵە پرۆژەی باش ئەو کۆمەڵە کار و چارەکیانی کە بەڕێستان باست کرد لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ وەزارەتەکانی ترا بخرێتە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ بێگومان ئێمە وەکو حکوومەت کۆڵ نادەین لەوەی کە بتوانین بە باشترین شێوە بۆ سەرچاوانی کە لە بەردەستمانایە بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین. هەروەک ئاماژەم پێکرد پلانی حاڵی 2021 زیاتر تەواوکردنی و پرۆژە استراتیژیانی کە باسمان کردن کە زۆربیان ئینشەڵڵا تەواو دەبن
بوو لە هەمان کاتیژە دەستپێکردنی کۆمەڵێک پرۆژەی بچووکی خزمەتگوزاری ڕاستەوخۆی هاوڵاتیانە کە لەلایەنی پارێزگاکانەوە جێبەجێ دەکرێت چکە بەڕاستی ساڵانێکی زۆرە کە پارێزگاکان پایان لە بەردەستانە بوو کە هاوڵاتی بە هاوڵاتیانی کە هاوکاری یاخود پرۆژە بە جێبەجێ بکەنوانە. دڵمان خۆشە دوو بەرنامەی چاکسازی بەردەوام دەبێت نەتیجەکەی لە ساڵی 2021دا وەردەگرینەوانێ و ئیمکانێتی داراییمان بە نەمانی پەتای کۆرۆناش و بە کە کەسبوونەوەی پەتای کۆرۆنا و هەبوونی ڤاکسین و بەرزبوونەوەی سعری نەوت و ئەو ڕێکارانی کە حکوومەت کردوێتی ساڵی 2020 شەڵا ساڵێکی زۆر باشتر دەبێت بۆ هەموو لایەک. خەرجی گشتی پرۆژەکان لە کابینەی نۆیەم پارێزگای هەولێر 128 پرۆژە خەرجی پرۆژە 82 ملیار دینار ڕێژەی خەرجکراو 128 پارێزگای سلەیمانی 251 پرۆژە خەرجی پرۆژە نزیکەی 128 ملیار دینار ڕێژەی خەرجکراو 144 پارێزگای دهۆک 39 پرۆژە خەرجی پرۆژە 7 ملیار دینار ڕێژەی خەرجکراو 124 پارێزگای هەڵەبجە 26 پرۆژە خەرجی پرۆژە 9 ملیار دینار ڕێژەی خەرجکراو 103 کۆی گشتی پرۆژەکان 444 پرۆژەیە تێچووی سەرجەم پرۆژەکان 290 ملیار دینارە. یەکێکی دیکە لە هەوڵەکانی حکومەت و وەزارەتی بازرگانی هاوردەکردنی زۆرترین بەرهەمی خۆراکی و پێداویستی پزیشکی بوو لەم ساڵدا، ئەمەش بە ئامانجی گراننەبوونی بەرهەمەکان و پڕکردنەوەی پێداویستیەکان لە ناوخۆدا. بەهۆی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسەوە هەرەسی بە کۆمەڵی سێکتەر هێنا. ئایم هەرەسا سێکتەری بازرگانی و پیشەسازی گرتوتەوە لە هەرێمی کوردستانە؟ بڵێ بۆ نهێشتنی بەرزکردنەوەی نرخ و بەردەوامبوونی خۆراک لە ناو بازارەکانە بڵێ کاریگەریکی زۆر ئیجابی هەبوو و تا ئێستا ئەو کاریگەریە ڕۆڵی هەیە لە ناو بازاردا و لە سەر ئاستی هەرێمی کوردستانیش هەرێمی کوردستانی کە لەو هەرێمانەی کە نرخی کاڵاکانی تێدا بەرز نەبووتەوە بۆ ڕادەیە کە وەکو لە وڵاتانی کە تووشی کاریگەریکی خراپی ئابووری بۆ سەرژیانی تاکی هەون دانیشتوانەکانیانەوەنێ. لە ڕووی مۆڵەتدانەوە لەلایەن وەزارەتی بازرگانیەوە ئەم ساڵ چۆن بووە مۆڵەتدانەکانتان باش بووە بەراو بە ساڵەکانی ڕابردوو؟ لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتاکە بەڕاستی زۆر ئاسایی نەبوو هاتوچۆی نێوان شارەکان بۆیە بازرگانەکان ئینکرا ئازادکران بەوەی کە بۆی ئەو پێناسە بازرگانی کە هەیە نەڕاستەخۆ بچنە دەواازەکان و لێوە کاڵاکانیان داخڵ بکەن بۆی هەندێک ئاسانکاریمان کرد پێویستی نەدەکرد بێنەوە بڕواتی گەشتی و لێرە مۆڵەتیان پێ بدەین و بڕۆین بەو پێناسەیە دەتوانێت دەیانتوانی کاڵاکانیان داخڵ بکەن. بەڵام لە پاش ئاسایی بوونەوەی بارودۆخەکە تا ڕادێک ئێستا بارودۆخەکە ئاسایی بۆتەوانێ وەجموجوڵێکی بازرگانی زۆر باش ئێستا لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە. ئەگەر پێت بڵێن بەداتا لە ئێستادا تقریبا 6,700 یەک مۆڵەتمان داوە 6,700 لەگەڵ ئەوەشدا لە ئێمە تا مانگی حوتیش وەکو پێویست بەڕاستی مۆڵەتەکان دوای ڕۆژ لە کەمبوو نابوون بەڵام لە دوای مانگی حوتەوە کێرفی مۆڵەتدان زیادی کردووە. ئێستا جموجوڵێکی بازرگانی زۆر باشەیە ئەم جموجوڵە ژوای کردووە مەسەلەن زیاتر 850 زیاتریان مۆڵەتی سیارەشە کەس لەگەڵ ویش هاتووە تا هەرێمی کوردستان بەڵام زۆربەی زۆری ئەو مۆڵەتانەشی کە پێمان کە داومانە لە ئێستادا وەکو بەڕێواتی گشتی بازرگانی بۆ پێداویستی پزیشکیە بە دەرەجەی یەک ئێستا ئەمساڵ وایە دووهەم خۆراکە سێهەم کللوپەری ڤێتەرنەریە چوارەم کشت و کاڵە پێنجەمیشان ئاژەڵی زیندووە. ئەمە وەکو بڵێن قۆناق بەپێ ئەو مۆڵەتانەی کە داومانە لە چاو خۆیە ئەم ساڵ مۆڵەتێکی زۆر باشتان داوە بە بازرگانان بۆ هاوردەکردنی کۆمەڵە کەلوپەر ینی چۆنڵی بۆ حاڵەتی فریاکەوتن ینی کۆمەژە تا چەند ئاسانکاریتان کردو بۆم بازرگانانە؟ لە ڕابردوودا ڕەنگە بازرگانان کە هاتایەتە ئێرە چەند ڕۆژێکی پێش و تا و مۆڵەتی وەردەگرێت بەڵام ئێمە ئێستا ئەو ئاسانکاریمان کردووە کە بازرگان ڕناگرین هەوڵە دێن بە زووترین کات مۆڵەتە مامەڵەکە لێرە تێپەڕێنین و بە هەموو بەڕێوەبەرەکانی کەش ئەوانی کە لایەنی پەیوەندیدار ئەوانیش ئاسانکاری دەکەن. ڕاستە ڕەنگە ئاسان گەشتا ماوە چونکە هەندێک ڕێنمایی ماوە کە ئێمە بۆ ئەم ساڵ دەرمان کردو ڕەنگە ئەم ڕێنمایانە ئەم ساڵ ئێمە ئاسانکاری تێدا بکەین بۆی کە زیاتر ئاسانکاریان بۆ بکەین بە شێوەیە بکە بازرگان لە یەک پەنجەرەوە بتوانێت هەموو مامەڵەکانی جێبەجێ بکە. بە پێی ئامارەکانی وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە ساڵی 2019دا 11,730 مۆڵەتی بازرگانی دراوە. لە ساڵی 2020 6,791 مۆڵەتی بازرگانی دراوە. هاوردەکردنی سەرجەم پێداویستیەکان لە ساڵی 2020دا پێداویستی پزیشکی
بەرهەمە خۆراکیەکان، دەرمانی ڤێرتنەری، کشتتوکاڵ، ئاژەڵی زیندوو لە ساڵی 2020 بە بەهای 3 ملیار و 500 میلیۆن دۆلار کاڵا و بەرهەمەکان هاوردە کراوە. زۆری خەرجی کردی تەندروستی و پەیڕەوکردنی ڕێکارەکانی خۆپارێزی و نەناردنی بەشە بودجەی هەرێم و کەمبوونەوەی داهاتی ناوخۆ بە ڕێژەیەکی بەرچاو بارگرانێکی زۆری بۆ حکومەت دروست کرده بوو. بەڕێوەبەری گشتی دەواازە سنووریەکان بەم شێوەیە باز لە ئاڵوگۆڕی بازرگانی دەواازە سنووریەکان دەکات. بە شێوەیەکی سەرەکی ئەتوانم بڵێم ئێمە هەست دەواازەمان هەیە لەسەر سنووری تورکیا و یان لەسەر سنووری تورکیا تەنها دەواازەی ئیبراهیم خەلیلەیە تۆبەگرافی ناوچەکە هەروە خوازێت و لەسەر سنووری ئێرانیش ئێمە حەوت دەواازەمان هەیە، 3 دەواازەی نێودەوڵەتیمانەیە باشماق و حاجی ئۆمیران و پەروێزخان و 4 دەواازەی فەرمی ترمانەیە کە ئەمە تەنها کاری بازرگانی تیاکرێت لەوانە کێلێمانەیە، سەیرانبەرمانەیە، پشتەمان هەیە، تەوێڵەمان هەیە. یەکێ لە بەرنامەکانی حکوومەتەوەیە کە جموزۆڵی بازرگانی هەم لە ڕووی کۆلیەتیەوە باش بێ هەم لە ڕووی چەندایەتیەوە باش بێت. ئەو ڕێگریانە دروست بوو لە بەردەمانە، بەڵام ئەم ڕێگرانە خۆشببختانە توانیمان جۆرێ لە جۆرەکان ئەڵێ زاڵ بین بەسەریان. ڕاستە جوڵەی بازرگانی لە سەرەتای دەرکەوتنی نەخۆشیەکەەوە بە شێوەیەکی بەرچاو داوازی دەتوانم بڵێم لە سا 45 لە هەندێک دەواازە لە ساڵ 50 داوازی، بەڵام وردە وردە بەهۆی ئەو ڕێکارانەی کە گرتومانەتە بەر وردۆ دەتوانیمان جوڵەکە زیاد بکەینەوە. ئاسانکاری تاوامان کردووە، هەموو ڕێگریەکانیان لەبەردەم جوڵەی بازرگانیە لا بردووە، ڕۆتینیانتوان لا بردووە و دەواازەکانمان ئێمە لە ساڵی 2020 تا خۆشببختانە کۆمپلێتمان کردن بە سیستەمی ئەلکترۆنی. ئەم سیستەمی ئەلکترۆنی ئەتوانم بڵێم زۆر کاریگەری ئیجابی و ئەرێنی هەبووە لەسەر جوڵەی بازرگانی کە ئێستا لە دەواازەکانە کاری پێەکرێت و لە هەمان کاتا ئێمە هەوڵمان ناوەکان جوڵە بازرگانی کە ئێستا هەیە تەنها بۆ هەرێمی کوردستان نەبێ، بەڵکو ناوەڕاست و خواری عێراقیش سوودمەند بێ لەم مەسەرەیە و هەتاکو هەندێک جوڵەی بازرگانی بەرە وڵاتی سووریاش لە هەرێمی کوردستانەوە تێپەڕەبێت. زیاتر تەرکیزمان کردە سەرەوە پێداویستیانی کە پێداویستی هەنووکەی ڕۆژانەی خەڵکن، لەوانە خواردەمەنی، لەوانە پاکەمەنیەکان، بابەتە تەندروستیەکان، بۆ ئەوەی ئێمە بتوانین لەو ڕۆژگارە ئەو پێداویستانە بە شێوەیەکی باش بگەینە دەستی خەڵک و هیچ قەیرانێ لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە دروست نەبوو کە ئەتوانم لە بڵێم لە مانگی 1970 ئەم لە ساچلەی کە دابەزی بوو سەرکەوتەوە لە ساڵ 20 و ئێستا جوڵەی بازرگانی لە هەرێمی کوردستانە گەڕاوەتەوە بۆ دۆخی پێشکڕۆنا و لە چاو ساڵی 2019 ئەتوانم بڵێم لە ساڵ دەزایی کردو. ئەتوانم بڵێم لە مەجای گومرگی و دەواازەکانی هەرێمی کوردستان باشترن لە دەواازەکانی عێراق و خۆشیان دانیان پێنەوە. کەرتی گەشت و گوزار ئەو کەرتەی زۆرترین زیانی بەرکەوت لە جیهاندا، هەرێمی کوردستانیش کە ساڵانە زیاتر لە 3 ملیۆن و 500 هزار گەشتیار ڕووی تێدەکرد. ئەم ساڵ هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکان بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە. پلانمانەوە بوو لە 2020 ژمارە گەشتیارانمان بکەینین بە 4 ملیۆن گەشتیار. کەرتی گەشتیاری بەرەو هەراسێنان دەچوو بۆ مەترسی زۆری کەوتە سەر، بەڵام بەهۆی ئەو هەوڵانەی لە دەستەی گەشت و گوزار و ئێمەمانان کە خەریک بووین لەگەر لایەنێک جۆرا و جۆرەکان و حکوومەتی هەرێمی کوردستان خۆشببختانە لە ناوەڕاستی مانگی 8 جارێکی دیکە شوێنە گەشتیاریەکان بە تەواوی کرانەوە، بە جارێکی دیکە بازگەکە لەلایەن حکوومەتی هەرێم بڕیاردرا کە بازگەکان و دەواازەکانیش بە تایبەتی بۆ شارەکانی تری عێراق بکرێن و لەوێ بە دواوە تاکو ئێستاکە ئێمە جارێکی دیکە دەستمان بە جێبەجێکردنی پلانی 2020 کردوتەوە، بەڵام ناگەینەوە ئامانجەی کە دەمان نابوو لە پلانی 2020. لە هەرێمی کوردستاندا 1073 شوێنی خزمەتگوزاری هەیە، 1853 چێشخانە و کافتریا هەیە، 2925 بنکەی گەشتیاری هەیە. لە ساڵی 2018دا 3 ملیۆن و 57 هزار گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. لە ساڵی 2019دا 3 ملیۆن و 700 هزار گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکان کردهبوو. بە پێی پلانی دەستەی گەشت و گوزار وا بڕیار بوو لە ساڵی 2020دا 4 ملیۆن گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەن، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا
ئەو ڕێژەیە کەم بۆتەوە بۆ 500,000 گەشتیار. بەپێی دوایین راپۆرتی ڕێکخراوی جیهانی گەشت و گوزار بێ ڤایرۆسی کۆرۆنا زیانێکی زۆری بە کەرتی گەشت و گوزار گەیاندەبوو. ئەو کەرتەی 4.2 داهاتی نیشتیمانی جیهانی پێکدێنێت. کەرتی گەشت و گوزار لە جیهاندا 300 ملیۆن هەلی کاری ڕەخساندە بوو. بەڵام تەنها لە ماوەی 4 مانگدا 120 ملیۆن کەس کارەکانیان لەدەستدا بوو. زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە 180 گەشتە ئاسمانەکانی ڕاگرت. ئەمەش بووە هۆی زیانی 86 ملیارد دلار بەو کەرتە. لە ساڵی 2020دا ڤایرۆسی کۆرۆنا زیانی زیاتر لە 3 تریلیۆن دلاری بە کەرتی گەشت و گوزار گەیاندە بوو. هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەم زیانانە. لە ماوەی 1 ساڵدا هەرێمی کوردستانیش 500 ملیۆن دلار زیانی بەرکەرتی گەشت و گوزار کەوتووە. دیار نییە دۆخەکە بەم شێوەی ئێستا دەبێت یاخود بەکارهێنانی ڤاکسین دەبێتە فریادڕەسی کەرتی گەشت و گوزار یاخود وڵاتان هەنگاوی نوێ دەنێن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. هاوکات کۆمپانیەکانی فڕۆکەوانی چەند پێشنیارێک و داواکاریەک دەخەنە ڕوو بۆ ئەوەی لە ساڵانی داهاتوودا جێبەجێ بکرێت. گرنگترین شت ئەوەیە پاڵپشتی حکوومەتە. پاڵپشتی لایەنە پەیوەندیدارەکانە کە تایبەتن بە سێکتەری ئێمە بۆ ئەوەی بتوانین جارێکی تر لەسەر پێەکانی خۆمان بوەستینەوە. ئێمە ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان گەشت و گوزارەکان تا ئێستا کار دەکەن زۆربەیان 3 بەشی کارمەندەکانیان بەڕێ کردوتە ماڵەوە. بەڕاستی لە بارودۆخێکی زۆر سەختدان ساڵی 2021 ئێمە دەتوانین دەست بەکار بینەوە بە شێوازێکی نوێ بە پاڵپشتی حکوومەت بە لێخۆشبوون لە کۆمەڵێک ڕسومات و باج بە ڕێکخستنەوەی ئەو گەشتیارانەی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن و بە لێخۆشبوون لە کۆمپانیا ناوەخۆیەکان لە دانی باز لە فڕۆکەخانەکان بۆی بتوانن گروپی گەشتیاری هەرزان بکرێ، بلێتی فڕۆکە هەرزانتر بکرێ بۆی بتوانێت هەم خەڵک سوودمەند بێت هەمیش کۆمپانیەکان بتوان جارێکی تر لەسەر پێی خۆیان بوەستن. چەندین ساڵە دەوترێت دوای داهاتی سامانە سروشتیەکان کەرتی گەشت و گوزارە بەڵام ئەو گرنگیە هەتا ئێستا هەل لە میدیاکان و یاخود بە ڕاشکاوانە بڵێم هەر بۆ ڕێکلام بۆ قسە بەڵام بە جددی کاری لەسەر نەکراوە. بەهۆی ئارامی و ناوچەکە و ئاسانکاری بۆ بەرهێنە بیانیەکان ساڵانە چەندین شاندی بازرگانی لە ڕێگای ژوورە بازرگانیەکانەوە دێنە هەرێمی کوردستان. ئەمینداری یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستانیش باز لە کۆمەڵی ڕێکاری نوێ دەکات بۆ زیاتر گرنگیدان بە کەرتی تایبەت و بۆ ئەوەی حکومەت لە ساڵی داهاتوودا بتوانێت هەنگاوی نوێ بنێت لە بواری بازرگانیدا. و ئەوەی ئەمەوێت باسی بکەم ینی ئێستا چۆنڵی چه ئەزمونێکتان هەیە ئەنی چۆنڵی دەرسێک وەرگیراوە کە خۆتان باشتر ئامادەکەن بۆ ساڵی داهاتوو. بەڵێ ئەمە لە چەند ڕۆژی داهاتوو کۆبنەوەی چێتی ژوورەکانی بازرگانی پیشەسازی هەیە کۆمەڵێک ڕاستپاردە ئامادەکرای لەسەر ئاستی هەر 4 ژوورەکانی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان کە بتوانین لە 2021 ئەگەر کرا لە دوای 3 مانگی یەکەمیش بیتن جوڵەی بازرگانی زیاتر مهتەمین پێی بتوانین کە کار ئاسانی زیاتر بکرێ پێداچوونەوە بە کۆمەڵک بڕیار و ڕێنمایی ڕسومات لە حکومت بکرێ بە تایبەت لە بابەتی باج لە بابەتی گومرگ هیوادارین حکومت بتوانێتن بە میکانیزمێکی نوێ بە وەکو دەڵێ بە میکانیزمێکی دوای کۆڕۆنا بتوانیتن کە ئەو گرفتانەی کە تووشی بازرگان بووە بۆ دەستگرتنی بازرگانان لە هەموو وڵاتانی دنیا دەبینین حکومت گەورە کۆمپانیەکانی جیهان هەروەها کۆمپانیای مامناوەند و بچووک پرۆژەی بچووک ئەوانە دەستگیرۆ دەکاتن هاوکاریان دەکاتن. ئەمە احتیمالە بزانین ئەرچی حکومەتی ئێمە ئێستا کە لەو کاتە حکومت لە قەیرانێکی دارایە زۆر زەحمەت ئێستا ئەمە بتوانین بە حکومت بڵێن قەرزی بدە قەرز بدە خەڵکی قەرز بدە کۆمپانیەکان قەرز بدە پرۆژەی بچووک بەڵام دەتوانانی حکومت بە پێداچوونەوە بە بەشک لەو ڕێنمایانەی کە هەیە بە کار ئاسانی بە لێخۆشبوون بە پێداچوونەوە بە باج بە کەمکردنەوەی باج بە کەمکردنەوەی ڕسمی گومرجی بە پێداچوونەوە بە تعریفەی گومرجی موحەدی عێراقی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیە کە بە دڵنیاییەوە تەئسیری لەسەر جوڵەی بازرگانی کردیە لەبەرەوەی
ئەو تعریفە گومرجێ لە خوار و ناوەڕاستی عێراق بەو شێوازەی کە هەیە جێبەجێ ناکرێ بەڵام لە دەواازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو پێکە اتفاقی لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقی هەیە بەشێک لە ڕێنمایەکان کە وەکو خۆی جێبەجێ دەکا هاوڵاتی و بازرگان لی زرەرمەند دەبن دەبتە هۆکاری گرانی بازار دەبتە هۆکاری گۆڕانکاری لە جوڵەی بازرگانی کە هیوادارین لە 2021 حکومت بە خێرایی و بە وردی پێداچوونەوەی باش بەو مابەتانە وەکو یەکێتی ژوورە بازرگانەکان پلانتان چییە؟ دەکرێت مەسەلەن گشت سێکتەرەکان بۆستێنین بەهۆی بڵین ئەمە دۆخەکە شتێکی جیهانیە خود ئابووری شتێکە ناوەستێ دەبێت بەردەوام بی لەگەڵ یا بڕۆی چ پلانێک باشە بۆ بازرگانان هەمیش حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار بێت بۆی ئەم دۆخە بەیەکەوە تێپەڕەنن؟ بەڵێ دوای ئەوەی کە چەند کۆمپانیایەک لە جیهان دۆزینەوەی ڤاکسینی ڕاگەیان تێبینی ئەوەمان کرد بەشێک لە وڵاتانی جیهانی بە تایبەت لە بەریتانیا لە سوید هەروەها چەند وڵاتێکی دەور و دراوسێش بڕیاری ئەوەیاندایە میکانیزمی کارکردنیان لە ساڵی 2021 جیاواز بێ لەگەڵ بیست بەگرتنەبەری کۆمەڵێک ڕێکار بەڵام تەسهیلتر و ئاسانتر بیتن ئێمە پێویستە هەرێمی کوردستان بۆ دەربازبوون بە تایبەت لە قەیرانی دارایی تەکانێکی گەورە بە وەزعی ئێستا هەیە بدەین اینجا بە گۆڕانکاریکردنە لە ڕێنماییەکان بە کۆمەڵێک دەرکردنی یاسای نوێ لە پەرلەمانی کوردستان هەروەها بە تێبینیکردنی ئەوەی کە ئێمە لەکوێ تووشی شەلل دەبین لەکوێ ئێستر مەسەرەن سێکتەری بازرگانی لەکوێوە تەحملی نمایە لەکوێوە مەسەرەن دەگاتە خاڵی بنبەست پێویستە ئینقازی بکەین یعنی حکوومەتی هەرێمی کوردستان دەبی تێبینی ئەوە بکاتن کە کۆمەڵێک جوڵە هەیە لە جوڵە بازرگانیەکان خەریکە تحملی نامینێ خەریکە مەسەن دەگەینە خاڵێکی کە مای دڵخۆشی نییە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لەو وەزعە دەربچین پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە خێرایی و بەوردی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان پێداچوونەوە بەم بابەتانە بکات بۆ دەربازبوون لەو وەزعی کە ئێستا هەیە هەروەها دەبیتن ئەو وەزعی کە لە 2020 جێبەجێمان کرد بەو شێوازە کە لە ڕووی کەرەنتین کە لە ڕووی جوڵە لە ڕووی تەندروستی شێوازەکەی لەگەڵ 2020 ئەو جارە جیاوازتر چکە تەجروبەمان وەرگرت خەڵکەکە خۆی شارەزاییەکی باسی وەرگرت لە ساڵی 2010دا 808 کۆمپانیا لە یەکێتی ژوورە بازرگانیەکان تۆمار کراوە لە ساڵی 2019دا 1800 کۆمپانیا تۆمار کراوە لە ساڵی 2020دا تەنها 600 کۆمپانیا تۆمار کراوە کۆی گشتی کۆمپانیای تۆمارکراوەکان لەسەر جەمعیەتی ژوورە بازرگانەکانی هەرێم 29450 کۆمپانیایە هاتنی شاندەبیانەکان بۆ هەرێمی کوردستان لە ساڵی 2019 20 شاندی بیانی سەردانی هەرێمی کوردستانیان کردووە دیارترینیان ئێران تورکیا ئەڵمانیا بەریتانیا بەلجیکا ئوردن سعودیا هەنگاریا لە ساڵی 2019 یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان 4 پرۆتۆکۆڵی واژۆ کردووە بەڵام لە ساڵی 2020 تەنها 7 شاند سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و 2 کۆنفرانسیش لە ڕێگای ئۆنلاینەوە ئەنجام دراوە. ئەگەر دۆخەکە بەم شێوەی ئێستا نەبووایە چەندین کۆمپانیای گەورە لە ڕێگای پێشانگانی و دەوڵەتیەکانەوە پەیوەندیە بازرگانیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان دەبردا قۆناغێکی نوێوە بە پێی ئەو پلانانەی کەدانرابوو وا بڕیار بوو ئەم ساڵ چەندین پێشانگای نێودەوڵەتی لە پارێزیەکانی هەرێمی کوردستان بکرێتەوە لەوانەش 9 پێشانگای نێودەوڵەتی لە پارێزگای هەولێر 7 پێشانگای نێودەوڵەتی لە پارێزگای سلەیمانی 5 پێشانگای نێودەوڵەتی لە پارێزگای دهۆک وا بڕیار بوو 5,000 کۆمپانیا بە نوێنەرایەتی 20 وڵات سەردانی هەرێمی کوردستان بکەن و پەیوەندیە بازرگانەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان و بازرگانان ببەنە قۆناغێکی نوێوە. ئێستا هەموو چاوەکان لەسەر ئەوەن کە حکومەت لە ساڵی نوێدا هەنگاوی خێراتر بنێ بۆ ئەوەی لەسەر جەم قەیرانەکان دەرباسی ببێ. خواستی بازرگان و وەبەرهێنەکانیش ئەوەیە کە کار ئاسانی زیاتریان بۆ بکرێ بۆ ئەوەی کەرتی تایبەت بتوانێ ڕۆڵی خۆی بگێڕێ لە گەشت سێکتەرەکاندا.